لایرێکی دواخراوی هەفتەی حوتەمی خولیەستێرەکانی عێراق و لە ڕوبەڕووبوونەوەیەکی بەهێز شورتا لەسەر یاریگای شەعب لە بەغداد میوانداری دهۆکی کرد. سەرەتا حوسێن عەلی بەم لێدانە هەڕەشەی لە گۆڵی میوانەکەیان کرد. محەممەد ساڵحی گۆڵپارێز تۆپەکەی دوورخستەوە. هەڵۆکانی چیاکان وەڵامی شۆرتەیان دایەوە. خەریک بوو ئەمیر سەباح گۆڵەکەی خۆیان بکاتە ئامانج. تۆپەکەی بەرزتون کەوت. هێرشەکان بەردەوامیان هەبوو. شۆرتا پەلەی بوو لە گۆڵ تۆمارکردن و فشاری خست بۆ سەر گۆڵی دۆک. محەممەد ساڵحی گۆڵپارێز بەرپەرچی سەر جەمهێرشەکانی دایەوە. زەردپۆشانی دهۆک بێوەڵام نەبوون، بەڵام ئەحمەد باسڵی گۆڵپارێز و بەرگریکارەکانی شۆرتا ڕێگری هێرشەکان بوون. نیوە یەکەم هەردوو تیب نەیانتوانی بە گۆڵ بگەن و بە ئەنجامێکی سپی گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لا نیوەی دووەم یەکەم هەڕەشە لەلایەن باشترین یاریزانی هەفتەی ڕابردوو پاشنگ عەبدوڵڵا بوو. شۆرتەش هەرزوو وەڵامی دانەوە بە هێرشێک. بەیار ئەبوبەکر لە دوورەوە ویستی گۆڵی شۆرتە بکاتە ئامانج. دهۆک تا ڕادەیەک باڵا دەستر دەردەکەوت. لەم هێرشە مەحموود مەواسی سووری دەرفەتێکی ئاسانی لە پێشبوو بەربەستی یەکسانی بشکێنێت لە دەستیدا. لەم هێرشەش ئەحمەد باسڵ پاڵەوان دەرکەوت ڕێگر بوو لە بەردەم گۆڵکردنی دهۆک. هەردوو تیپ پێداگر بوون لەسەر تۆمارکردنی گۆڵ، بەڵام گۆڵپارێزەکانیان باشترین بوون و گۆڵەکانیان بە پاکی ڕاگرت. هەر بۆیە ئەنجامی کۆتایی یەکسانی بێگۆڵ بوو بۆ هەردوویانە. بەم شێوەیە شۆرتا بە ئەنجامدانی نوێ یاری بۆ خاوەنی 18 خاڵ و هەڵکشایە خانەی پێنجەمی ڕیزبەندی. دهۆکیش بە هەمان ڕێژە یاری کۆی خاڵەکانی بۆ 12 خاڵ و هەڵکشایە خانەی 13 ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێم.